بریانیەکی خۆش و بەتاو. بۆ بریانیەکە پیاز و ڕۆنەکەی بۆ قرچێنم ڕۆنی خستم بەکارهێنەوە لەگەڵ هەندێک زەیت. ڕۆزێک پیازەکە سوور بووە، شعری بۆ زیادکە ئەو جۆرە شعرێتی یەکەم لەگەڵ ئەم جۆرە ماکەرۆنی ڕەنگە و ڕەنگە کە ئەویش سوور بۆ سنگی مریشکم هەیە ئەویشی تێدەکەم پەتاتە و گوێزەر و بەزالیا پێکاتۆ ئەویشی بە زیادەکەم. لێن مەشامیشم هەیە هەندێکی بە زیادەکەم. بەهاراتەکانیشی کە تێی دەکەم زەردەچەوە، حەو دەرمان، خوێش بە پێی پێویست برنجەکە چەندە دەتوانی ئەوەندە و لەگەڵ بەهاراتی بریانی ڕەنگ زەرد. من 3 پەرداخ برنجم داناوە بەڵام 4 پەرداخ ئاوی تێیەکەم لەبەر خاتری کەرەستەکانم زۆرە. اینجا ئەو برنجەکەم تێکرد دەم و گوێزەکە جوان سوور بووە ئەنجا کشمیشەکی بۆ زیادەکەمەوەتە نامێک کشمیشەکە زۆر سوور بێتەوە. ئەوش فاسۆلیاکەم لێوە ناخۆش. ئەوەش گۆڕی منجەڵەکەی بۆ لە برەینانی تیریم کردە بنەکەی. ئێوە ناخۆش بریانیەکەش بەو شێوازە دەرچوو و ئەوی تریشیان نانم لەسەردانە. ئەوەش مریشکەکەم و لەگەڵ زەڵاتەیەک ئەوە 2 ئەوەش 3 بە ئێوە ناخۆش.